داخەوە ڕۆژانە و شەوانە دەبیستین مناڵە بێسەرپەرشتەکان مناڵە بێنازەکان لێیان دەدرێ، دەسووتێنرێن، داخ دەکرێن لەلایەن کێوە؟ لەلایەنی باوک و خاڵە و مامە و باوەژنەکانەوە، لەلایەنی ئەو کەسانی کە سەرپەرشتیان دەکرێت داخ دەکرێن، دەسووتێنرێن. نایبینەتەوە ڕۆ کۆمەڵایەتەکان؟ چەند مناڵتان بینی ئاوان لێ هات؟ تاوانی چییە مناڵ؟ باوکی مردووە، دایکی مردووە، یا لە یەک جیابوونەتەوە؟ ئەمە پاداشتی تۆیە بۆ مناڵێکی بێتاوان؟ هەی زاڵمی بێویژدان، دڵنیا بە ڕۆژێک دێت خوای پەروەردگار تۆڵە لێ دەکاتەوە. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە ئیمامی مسلم ڕیوایەتێکات، ئیمامی ئەبوو مەسعود کە سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕۆژێک کۆیلەیەکم هەبوو، مناڵێک کۆیلە گەنجێک لێم ئەدا. بزانە چی کردووە؟ دەفەرمێ لێم ئەدا، گوێم لە دەنگێک بوو لە پشتمەوە، دەنگێک هات لەو کاتێک کە لە ئەو کۆیلەیەم دەدا، گوێم لە دەنگێک بوو دەیوت ئەی ئەبوو مەسعود بزانە ئیعلەم لەڵڵاه ئەقدەر عەلەیکە منکە عەلەیه، بزانە خوا زۆر بەدەسەڵاترە بەسەر تۆدا، وا نەزانی تۆ دەسەڵاتت بەسەر ئەودا هەیە و بەهێزی، خوای گەورە زۆر زۆر بەدەسەڵاترە بەسەر تۆدا کە تۆ زڵم لە ئەم داماوە دەکەی لێ ئەدەی. باوەژن، مامە، خاڵۆ، خوا زۆر لە تۆ بەتواناترە کە عەزیەتی مناڵێکی بێسەرپەرشت ئەدەی، مناڵێک ئەدەی کە دایک و باوکی نەماوە یاخود کەسێکیانی نەماوە یا جیابوونەتەوە. دەفەرمێ کاتێک کەلام کردەوە بزانم ئەم سەوتە کێیە، ئەم دەنگە کێیە کە هەڕەشە لە من دەکات، خوا زۆر بەتواناترە بەسەر تۆدا، دڵت خۆش نەبێ بەسەر ئەو مناڵە توانات هەیە. کاتێک کەلام کردەوە تەماشا ئەکەم پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خۆشەویستە صلی الله علیه وسلم، پێغەمبەری میهرەبانە صلی الله علیه وسلم کە دەڵێ وریابە بە قووەت و هێزی خۆتا شانازی مەکە. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە لەبەر خاتری خوا ئازادم کرد لە کۆیلەیەتی، لە کۆیلەیەتی ڕزگارم کرد لە بەرامبەری وەی کە لێمدا. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر وات نەکردایە، ئەم مناڵەت ئازاد نەکردایە لە کۆیلەیەتی، ئاگری جەهەنم تۆی دەگرتەوە، دەسووتای لە ناو دۆزەخدا، دۆزەخ دەیسووتانی هەڵی دەقرچانی. باوەژن، خاڵۆ، مامە، باوکی بێویژدان، دایکی بێویژدان، هەندێک دایکشی عەزیەتی مناڵەکانی خۆیان ئەدەن. دڵنیا بن خوا زۆر بەدەسەڵاتە بەسەر ئێوەدا و بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئەو لێدانە ئاگری دۆزەخ هەڵتان دەقرچێنێ، دەتان سووتێنێ، چونکە ئەم نەیکوشت لێیدا. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر ئازادت نەکردایە ئاگری دۆزەخ دەتی سووتان، دەتی برژاند. لە دڵنیا بە تۆش ئەو ڕۆژە دێ بەسەرتدا کە لە ناو دۆزەخدا خوای گەورە تۆڵە دێ ئەکاتەوە. ئافرەتێک عەزیەتی پشیلەیەکی دا و ئازاری دا هەتا مردار بووەوە، خوا خستێ ناو ئاگری دۆزەخەوە. تۆ عەزیەتی کچێک کوڕێک ئەدەی دایک و باوکی نەماوە یاخود دایکی لا نەماوە عەزیەتی ئەدەی، دڵنیا بە خوای گەورە عەزابت دەدات.